باسی چالاکیەکانی ساڵی 2022 کەین لە ماوەی ساڵی ڕابردوودا ئێمە چمان کردووە بە سوپاسەوە لەلایەن بەشی پلان لە دەستا ئەو ئامارە نەکۆکراونەتەوە و دەیخێنە ڕوو بۆ جەنابتان. ڕەزامەندیدان بە پرۆژەکان هەموو جۆرە پرۆژەکان وە بەرهێنان پیشسازی خزمەتگوزاری کشت و کاڵی تەندروستی بازرگانی هەموو ئەوانە لە هەولێر 1253 پرۆژە ئەنجامدراوە ڕەزامەندی ژینگەییان وەرگرتووە لە سلێمانی 902 لە دهۆک 322 لە هەڵەبجە 18 پرۆژە لە ڕاپەڕنی 140 گەرمیان 232 و کۆی گشتی 2868 پرۆژە لە ساڵی ڕابردوو ڕەزامەندی ژینگەییان وەرگرتووە. بەڵام لە کۆی ئەو پرۆژانێک کە هاتوون لەلایەن وەزارەتەکان و لایەنە پەیوەنددارەکان هەندێک لەو پرۆژانە ڕەت کراونەتەوە لەبەر ئەوەی مەرجە ژینگەیەکانیان تێدا نەبوو لەوانەیە شوێنەکانیان نەگونجاو بێ لە سلێمانی 11 لە دهۆک 3 لە ڕاپەڕین 13 لە گەرمیان 3 پرۆژە کۆی گشتی 30 پرۆژە ڕەت کراوەتەوە. لەسەر ئەو بابەتانی کە کارگەکان و پرۆژەکان سەرپێچیان هەیە سەرپێچی ژینگەییان هەیە ئێمە کۆمەڵێک کەیسمان هەیە لە دادگا شکایەتمان لێکردون سکاڵامان لەسەر تۆمارکردون لەبەرەوەی سەرپێچیان هەبووە لە هەولێر 66 کەیسی دادگا هەیە ئاگادارکردنەوە 13 ئاگادارکردنەوەیان پێدراوە سزا و پێبژاردن 23 کەیس هەبووە 527 بەڵێننامەشیان لێ وەرگیراوە بۆ ئەوەی پابەندی ڕێنماییەکان بن لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکانیاندا. بە هەمان شێوە لە سلێمانی 202 کەیسی دادگا هەبووە سزا و پێبژاردن 37 بەڵێننامە 910 و ئاگادارکردنەوە 219 لە دهۆک 650 بەڵێننامە و سزا و پێبژاردن 43 کەیس هەبووە. لە هەڵەبجە کەیسەکان 8 کەیس بووە بۆ بەڵێننامە 24 بووە و سزا و پێبژاردن 21 کەیس هەبووە لە ڕاپەڕین 3 کەیس هەبووە 65 بەڵێننامە لە گەرمیان 2 کەیسی دادگا هەبووە لەگەڵ 8 ژمارە سکاڵا. لە ئەنجامی ئیشکردنی پرۆژەکان بۆ ئەوەی ئێمە تیمەکانمان دوای ئەوەی کە ڕزامەندیان پێدەین بە دوواداچوونەکەن بۆ پرۆژەکان لیژنەکانمان سەردانی ئەو پرۆژانەیان کردە بۆ ئەوەی بزانن چەند کەموکوڕیان هەیە یان نەبوویان پابەند بوون بە جێبەجێکردنی ڕێنمایەکان لە هەولێر 734 بە دوواداچوون کراوە پشکنین بۆ پرۆژەکان کراوە لە سلێمانی 1901 لە دهۆک 2016 بە دوواداچوون کراوە لە هەڵەبجە 50 لە گەرمیان 76 لە ڕاپەڕین 118 کۆی گشتی ئەو پرۆژانەیە کە لەو ماوەیەدا یان لە ساڵی ڕابردوو بە دوواداچوون و پشکنینیان بۆ کراوە 4895 پرۆژە بووە. پشکنین لە تاقیگەکانیش ئێمە تێستی ئاو و خاک و ئەوە ناکەین بۆ پرۆژەکان لە هەولێر لە تاقیگەی هەولێر 758 نمونە وەرگیرایە 12810 پشکنین کراوە لە سلێمانی 706 سامپڵ وەرگیراوە پشکنینی 7570 کراوە لە دۆچیش 1794 سامپڵ وەرگیراوە و پشکنینی 1848 پشکنین بۆ یان کە سامپڵ وەرگر لەوانەیە هەر سامپڵی دووسێ تێستی پشکنینی بۆ بکرێ بۆی ژمارەکان زیاترەبی. کۆی گشتی وەرگرتنی نمونونەکان 3258 نمونەیە پشکنینەکان 28828 پرۆژەی ترمان هەیە لە بابەتی لە بری سەوزکردن هەموو ئەو پرۆژانێک کە پابەند نەبوون بە جێبەجێکردنی ڕێژەی سەوزایی لەناو پرۆژەکانیان بە هەر هۆکارێک بوو بێت لەوانەیە پێشتر بە ژینگەدا تێنە پەڕووبیان نەنێردرابێ بۆ ئەوەیان ئەو پرۆژەیە بوو بێتە واقع حال و پێشتر ڕەزامەندی وەرنەگربێ کە هاتە لا ئێمە ئەبێ ڕێژەی سەوزایی کامل کاربێت لە 125 بکاتە سەوزایی بەڵام لەبەرەوەی لە شوێنەکەی ڕوبەرێکی وان نەماوە بکاتە سەوزایی ئێمە لە شوێنی تر لە بری سەوزکردنمان پێکردوون کە بە هەمویان 155100 مەتر دووجا کەواتە نزیکەی 62 دۆنم لە بری سەوزکردن ئەنجام دراوە. دۆزینەوەی هەلی کاریش ئێمە جەنابی مامۆستا باسی کرد ئێمە ڕێنمایمان هەبووە ڕێنمای ژمارەیەکی ساڵی 2022 بە دامەزرانی چاودێرانی ژینگەیی لە پرۆژەکان کە دەرچوانی کۆلیژی زانست یان کۆلیژی ئەندازیاری هەردووچیان بەشی ژینگە دا ئەمەزرێت لەو پرۆژانەی کە ئێمە ڕەزامەندیان پێدەین بۆ ئەوەی هەم چاودێر بن هەم لە قازانجی خاون پرۆژەکانیشە بۆ ئەوەی تووشی هەڵە و کەم و کورتی و جێبەجێنەکردنی ڕێنمایەکان بن. کۆی گشتی داهاتی کۆکراوە هەم لە سزادانەکان هەم لە کری پشکنین هەم لە راپۆرتەکانی EIA
ملیۆن و 521,000 دینار بووە. لە هۆشیارکردنەوە بابەتی هۆشیارکردنەوە ئێمە هەڵمەتی زۆرمان کردووە لە زیاتر گرنگیمان بە ناوەندەکانی خوێندنداوە لەبەرەوەی ئێمە 2 ملیۆن تەلەبەمان هەیە لە ناو ناوەندەکانی خوێندن کە کاریگەری زۆری ئەبی لە هۆشیارکردنەوەدا. لە دیوانی دەستە 428 چالاکی جۆرا و جۆر سمینار کۆبوونەوە لێدوانی ڕۆژنامەوانی کۆنگری ڕۆژنامەوانی چاوپێکەوتنی میدیایی کراوە. لە هەولێر 117 لە دهۆک 215 لە سلێمانی 76 لە هەڵەبجە 15 لە ڕاپەڕی 159 لە گەرمیان 156 کۆی گشتی 1166 چالاکی هۆشیاری لە هەموو لە سەرتاسەری هەرێم لە ڕووی ژینگەیەوە ئەنجام درراوە.